داواکاری ئێوە داواکاری من تەنیا بە مەسعود بارزانی کوڕەکەی خۆی ببینێ چۆن خوێنی ئەم گەلە دەمژێ چون خوێنی ئێمەی مژی چون ڕۆژنامەوانانی گرت چالاکوانانی گرت خەڵکی زیندە بە چاڵ کردیدی تەواو هەفتەیەک بۆ ئەو حکوومەتە مەجال تو خوا پەخشیکە هەفتەیەک بۆ ئەو هەفتەیەک خەڵکینە هەفتەیەک بۆ ئەو حکوومەتە مەجال بەخۆی ئەگەر ئەو کەسانە ئازاد دەکە ئازاد دەکە ئەگەر نا ئەگەر کەسوکاری زیندانیاشمان لەگەڵ نەبێ بەخۆی مان دەگرین تا مردن وەکو کەسوکارەکانمان مان دەگرین دادوەرەکە هیچی بەدەست نییە کابرایەکی زەلیل کابرایەکی فەقیر قڕ بەسەر من زیاترم لە دەستە لەو دادوەرە فەقیرە تەلەفۆنێکی بودەیە حکومەکە ئەوەندە و تەواو بەڵام هەفتەکە بۆ حکومەت مەجال هەفتەی دادێ ئەها لێرە مان دەگرم تا مردن بەڵێم بێ بە گیانی باوکم بەڵێم بێ تەواو باش بە هیوای ئازادبوون بۆ دەستگیراوان بەڵێ من پەرلەمانتارێکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەریم لەگەڵ مامۆستا عومەر ئێوە لە ژوورەوە چیتان بینی ئەو دۆخی لە ناو دادگا دەگوزارێت چۆن هەڵی دەسەنجێنن ئەوە ئێمە ئەمڕۆ ئامادە بووین ئەڵقەیەکی تر بوو لە سیناریۆیە کە نانراوە دادگا و دادوەری کە بەداخەوە لە کوردستانە دادگاکان کەوتونەتە ژێر هەیمەنەی حیزبەکانی دەسەڵات زۆربەی کات حیزبەکانی دەسەڵات چۆنیان بێن ئەنجامی دادگاکان بەو جۆرەیە ئەلبەت بەر لەوەی بێنە دادگا ئەم زیندانی کراوانە زوڵمی گەورەیان لێکراوە ستەمی گەورەیان لێکراوە بێ ماف کراون مافەکانیان پێشێل کراوە ڕێگەریان پێنەدراوە پارێزەریان هەبێ 1 ساڵ دایکێکی پیری 8 ساڵە نەتوانێت کوڕەکەی ببینێ کە تەمەنی 6 ساڵە 63 ساڵە ئەمە چ ستەمێکە ستەمی لەم جۆرە بەڕاستی من نەمبینیوە و ئەمە هەمان ئەو نمونانە بوون کە لە زەمانی بەعسا هەبوون کە بەداخەوە ئێمە تەمەنامانە کرد کوردستان نەگاتە ئەم دۆخەوە ئێمە ئەمانە ببینین بۆیە ئەمڕۆ دادگایەکە هیچ دادبینیەک و هیچ کارێکی دادوەری بەڕێوە نەچوو تەنها داواکاری گشتی داوای کرد دادگایەکە تەسجیل بێ بۆ دواب بکەوێ بۆ لەبەرەوەی دۆسیەکانی نەبینیوە ئیفادە تازەکانی نەبینیوە ئەلبەت بەنسبەت ئەو نوێنەرەی داواکاری گشتیەوە داواکە ڕاست نییە بۆ چونکە ئەو ئەندامی ئەم هەمیشەی ئەم دادگایە ئەبوو 2 ڕۆژ پێش ئێستا 3 ڕۆژ پێش ئێستا دۆسیەکانی ببینایە وردبینی تیا بکردایە چونکە ئەزانێ ئەمڕۆ مەوعیدەی هەیە ئەو خەڵکە لەسەر بنەمای یعنی پێشێلکردنی مافە بنچینە یەکانی ئەم دواکەوتنانە هەیە لە دادگاکانە زۆر خۆش بێت ئەوانەی لێرن بەشێشی ترن لە کەسوکاری دەستگیراوان من دەمەوێت بسمەلایەن زانیاریەکان لە خۆیان وەربگرم دۆخی کەسوکاری ئێوە لە ژوورەوە چۆن بوو ئێوە ئەوانتان بینی مادیتم بەچە دیتر نابێ خڕێ گربی بە سۆڵێکی بدەستێکی جرگێکی یعنی خود چه خودی قابل کەتن ئەوان چیان بە ئێوە وت کە ئەوانتان بینی ناشیان بۆغڤنێکسەر برن هەموو مەدرستی نادیتنژی زۆر باشە دەستان خۆش بێت ئەوانەی تر کەوا لێرن پارێزەران کەسوکاری دەستگیرکراوان پەرلەمانتاران بەشێکی زۆریان لێرن من دەمەوێت وەکو کەسوکاریشی دەستگیرکراوی بادنیان لێرە لە بپرسم ئێوە لە ژوورەوە کەسوکاری خۆتان بینی ئەو دۆخی لە نێو دادگا دەگوزارا چۆن بوو دوێمەوە چ بێژمەتە ئۆسەوی شەوێرە خەر گرت بی وەناکران ببینین و یعنی چه محکمە نینە چه تشنۆڤی محکمە نینە و بۆ بمنەوە سێ جۆرەت بێشتەمە ئەمێت حکم کردی هاوجانۆکەتن دادگا بەس بوو نمایشەیە چه حاکم و چه تشت دەستێ حاکمی دانینە سەرروکی حکومەتێ بڕیارە دای مەسرور بارزانی بڕیارە دای یەت حکم کردی هەل ئەولی و يعني معقول نییە بۆ بێن 27 ساڵە پێشمەرگاتی کردی 17 ساڵیە چووی پێشمەرگاتی کردی 27 ساڵات تۆزە بێن کەنە سژنێ ئەوە خەلۆتە